لەسەر پرسی سووتانی دارستان و پوش و پاوەنەکان لاوەرزی گەرمادا و کاریگەریەکەی لەسەر خاک و لەسەر ژینگە و کەشوهەوای ئەو ناوچەی کە ئاگرەکەی تێدا دەکەوێتەوە بە شێوەیەکی گشتی ئەو زەویە پێویستی بە شوێنێک ماوە کاتەیە بۆ ئەوی دووبارە ببوژێتەوە و توانرێت وەکو پێشتر گژوگیایەک یاخود دارستان و پوشپاوانێکی لەباری لێ بەرهەم بهێنرێتەوە جا ئەگەر سروشتی یاخود دەستکرد بێ لەژێر چاودێریا بێت لەسەر ئەم بابەتە لەگەڵ بەڕێز دکتۆر ساڵح نەجیب مەجید کابڕێزیان پسپۆڕی زانستە ژینگەیەکانن لێرە لە ستۆدیۆ میوانی من گفتوگوی بابەتەکە لەگەڵ دەکەم دکتۆر زۆر سوپاس بۆ ئامادە بوونێت لەگەڵ هاتنی وەرزی گەرمادا لە جیهاندا مەترسی دروستبوونی ئاگری سروشتی یاخود بە دەستگە هەر هۆکارێک بێت زیاد دەکا لە هەرێمی کوردستانیش لەم حاڵەتە بە دەرنیە دروستبوونی ئەم ئاگرانە ئەگەر باس لە هۆکارە سروشتیەکەیکەین بۆچی دەگەڕێتەوە و کاریگەریشی چی دەبێت لەسەر ژینگە و خاک بەڵێ دەستخۆشیتان لێکم بێگومان ئێمە بدل لەوەی کە بە دوای هۆکارەکە بچین ئەبێ ئەو ڕاستی بزانین کە یعنی باڵن شاخی ئەزمار شاخی گۆیژە ینی بەشێکن لە ناسنامەی شاری سلێمانی دوایی یعنی سروشتی ئەو ناوە ئەو دوو جێگەیە زۆر جیاوازتر لە سروشتی با بڵێن جێگەکانی تر شاری سلێمانی جا ئەو دارستانی کە تایەتی هەروەکو بەڕێزت ئاماژت پێکرد ئەو دارستانە لە بەردەم ئەگەری سووتانە ئەگەری سووتانەکەی تر هۆکاری مرۆی دەستیان قەس بێت یا کەمتەرخەمی بێت و یا هۆکاری سروشتی بێت ئێمە یاسایەکمان هەیە یاسای دەی ساڵی 2012 کە مادەی بیستی پەیوەستە بە پاراستنی دارستانەکان لە ئاگرکەوتنەوە لێ بەڵام کە 6 بڕگی لەخۆگرتووە یەکێک لەوانە یعنی بڕگەیەکی زۆر هەستیاری ئەوەیە کاڵێ هەر سەرچاوێکی ئاگر ئەگەر لەو دارستانە هەبێ ئەبێ بەلانی کەم 200 مەتر دوورتر بێ لەم ناوچەیە و نابێ ناوچەی پیشەسازی تیابێ نابێ ناوچەی تیشکەوەری تیابێ ئەبێ با بڵێن دەستگای بەرگری شارستانی تەواوی پێداویستەکانیان لە بەردەم فراهەم بێت تاوەکو لێکەوتێکی وا کە ڕووبات ئەوانە دەست بەجێ بێنە سەرخەت و خاڵێکی تر لە هەمووی گرنگترە هەر کاتێک ئێمە مرۆڤی ئێمە ژینگە دۆست بێت یعنی ئەم کارە تەنها لە ئێرادەی ئەو با بڵێن ئەندامی بەرگری شارستانی نییە ئەبێت تەواوی خەڵقی شارەکە لەوانەیە کە بەفعلی ژینگە دۆستن و پەرۆشن بۆ ژینگە چونکە ئەم پرۆسەیە پرۆسەی ئیکۆسایدە ئیکۆساید ئێمە گەر بگەڕێنەوە بزانین یعنی دارستان و سەوزایی چەند گرنگی هەیە بۆ لایانی ژیانی ئەو کاتێ ئەگەین ئەو کاتێگەین کە ئەمە گرنگی چەند و ئەبێ ئێمە چەند پەرۆش بین ئەبینم من ئەم دیاردێن لە ناو کوردستانی ڕۆژهەڵات ئەبینم کە ئاگرکەوتنەوە بێت خەڵقی ناوچەکە بە تەواوی یعنی تر پێی توانای ڕەخساویان هەوڵ ئەیەن ئەو ئاگرە سنووردارکەن بن بڕ بکەن بەڵام بەداخەوە ئەم دیاردێ واقع ئێمە بەدی ناکرێت دکتۆر ڕاستە وەرزی گەرما زیاتر ئەم مەترسیە دروست دەکا بۆ زیاتر لەسەر پوش و پاوەنەکانیش مەترسیەکە دروست دەبێت بەڵام دەیژبینین کە زۆر جار پوش و پاوەن نییە لە وڵاتانی دیکەنێک لە هەرێمی کوردستان هەر ئاگر دەکەوێتەوە لەگەڵەوەی دارستانێکی چڕی هەیە لەگەڵەوەی لە نزیکی دەریایشە زۆر جار دیبینین وەکوی کە لە ساڵین ڕابردوو لە کالیفۆرنیا و لە ئەرجنتین و کۆمەڵی وڵاتی کەیا بینیمان یعنی هۆکاری ئەمەیان بۆچی دەگەڕێتەوە هۆکاری ئەوانە ئەگەڕێتەوە ئێمە بێ ڕاستی بزانین کە ئەو دارستانانە خۆیان ینی دەرچەی هەندێ مڕەکەباتی یا ئاوێتەی ئۆرگانین ئەم ئاوێتە ئۆرگانیانە ئەکرێ بە کەمترین پلەی گەرما ینی گەڕ بکاتەوە یعنی وەکو سوتەمەنی نەوتی بنزین یا ئیسانۆڵ ئەمانە وایە یعنی مواد ڕاتنجی هەیە بە تایبەتی سنەوبەریات دەریەکات یان ئێمە بە ئاسانی گەڕی تی ئەکاتەوە ئەکرێ هەندێک جار بوونی پارچە شوشەیەک بوونی پارچە پلاسیکێک کاتێک کە با بڵێن ڕزمەیەک لە تیشکی ڕۆژی لەسەر چڕ ئەبێتەوە ئەم تیشکە ڕۆژە یعنی کاتێک کە تێپەڕ ئەبێ بەو دیوە کۆ ئەبێتەوە پلێشی گەرما ئەڕەخسێنی و بێتە هۆکاری ئەوەی ئاگر لە پوش و پاوانەکە بەرراکە ئاگر لە پوش و پاوان بەربوو چکە ئامادەیەکی کاربۆنی زۆر ئامادەی و زۆر خێرایە بۆ گرتێکردن کەواتە ئەگەر ئەو حاڵە بوو ئەبێ یعنی ڕاستەوخۆ ئەو ئاگراکەوێتەوە مە هۆکاری سروشتی جا بۆ ئەوی کەم هۆکارانە یعنی یەکەم بنبڕ کرێ سنووردار کرێ ئەبێ هەوڵ بدرێ یعنی پاچەی شوشە لەوێ بەجێنەیەڵڕێت بە دوواچوون کرێ ئەبێ هێڵی ئاگر بڕین کرێت بەداخەوە ئەم شتانە ینی وەکو پێویست باەخی پێ نایدێت و ئەبێ ئەم پوش و پاوانە لە سەرەتایی ینی دوای دەستپێکی وەرزی بەهار ئەبێ هەوڵ بدرێت بنبڕ بکرێت چارەسەر کۆ بکرێتەوە درێنە بکرێت
بۆ زۆر ئامانج ئەکرێ ئەمە پیتمۆسی لە دروستکەین ئەکرێ بیکەین بە ئاڵف بۆ ئاژەڵەکان بەس ئەمانە وەکو پێویست چ لەلایەن خەڵقی ناوچەکە و چ لەلایەن دەستگا پرپرسەکان ئەو بایەخیانە جنازانی ینی چ مادەیەکی پیتمۆسی لێ دروست ئەکرێەوە کرێوک پێین دوایی بەکار بێت یعنی بۆ ئەوەی کە چی توخمە خۆراکیەکان هەیە بۆ ڕووچەکانی فراهم بکەیت. باشە دکتۆر ئێستا چینی ئۆزۆن و کە زۆر باس لە مەترسی دروستبوونی مەترسیەکان لەسەر ئەو چین لەسەر کەشوهوا دەکرێت و زۆر باس لە کارگە پیشەسازیەکان دەکرێت کە مەترسیەکانیان چەند گەورەیە لەسەر کەشوهوا لەسەر ژینگە تەنانەت لەسەر چینی ئۆزۆنیش. ئەگەر لە ڕێکی دیکە وەری بگرین دروستبوونی ئەم ئاگرانە کە زۆر جار هێندە گەورن بە ئاسانیش کۆنتڕۆڵ ناکرێن ئەم ئاگرانە چ کاریگەریەکیان لەسەر کەشوهەیە هەوا هەیە لەسەر ژینگەی سروشتی هەیە و لەسەر چینی ئۆزۆن هەیە. ئێمە کاریگەریەکانیان ئەتوانین لە گرنجەکانی پانتایی سەوزایی وسێکرد ئەگەر چینەوە بۆ بنەماکانی ئیکۆلۆژی بنەمایە پرینسیپی ئیکۆلۆژی یعنی با بڵێن بۆ زیندەوەرەکان بە شێوەیەکی گشتی قوچەکی دروست کردووە قوچەک بریتە لەو شکڵەی کە بنەکەی پانە سەرەکەی لوتکەیە ئەجا ئەم قوچەکەی بۆ ژمارەی بوونەوەرەکان بۆ ژماری بۆ دابشبوونی وزە و بۆ دابشبوونی خۆراک دابش کردووە ئێمە ئەگەر بین لە ڕێگەی ژمارەکەەوە سیرکن ئەبینین ڕوەک لە بنی قوچەکەیە کەواتە لە هەموو سیستمی ژینگەیە ئەبێ زیاترین ژمارە زیندەوەر ڕوەک بێ چکە ڕوەک خۆبژێوە خۆی بەخێوەکە ڕوەک هەموو بوونەوەرەکانی تر بەخێوەکە ئێمە ئەو زۆ خواردنی کە فراهەمیەکەین ئێمە ژینگەت کەش و هەوات بۆ سازەکە کوڵتی خاکە بۆ چاکەکە دابارین کاتێکە ئەبێ بە فەرزۆنت بووەکە ناڵێن ئەو ئاوە بە شێوەیەکی باڵێن هەڕەمەشی بڕوات ینی شۆڕێک کاتەوە یا داچۆڕینی بۆە کات ئەجا کاتێک کەش و تۆز و باڵێن دەستفۆرم و ئەمانە بێت خۆڵباری نەبێ ئەمە لە کاریگەری کە مەکاتەوە ناڵێ ینی کوالتێکە بەو ئەندازەیە ینی لێک ترازاو بێ و دەنگکۆڵانە کە هەر با بڵێن جوڵەیەکی با هەبوو دەنگکۆڵەکان بە حەوا بەرێت کەواتە ئەجا بەدەلەوە تۆ بینیت ئۆکسسیجین هەچی ئێمە هەچی ژیانە جۆرا و جۆرەکانە ینی بە ئۆکسسیجینێکی سووتانی سوتەمەنی ناو ئۆتۆمبیلە بە ئۆکسسیجینێکی چێ فراهمێکە چێ دروستەکە تەنها با بڵێن ڕووەکە هەندێ ئاڵجیماڵجی هەیە کە لە ناو دەریاکان هەیە بەس لە پانتایی سیستەمی ژینگە هەمووی سەوزایی کەواتە ئێمە ینی کاتێک ئەم هەموو گرنجیە بۆ ڕووەک بزانین کەواتە لێکەوتەکانی بارتەقای ئەوە ئەم سیستەمە ژینگەیە نەما لە ڕووەک ینی هەچی دەرچەی هەچیەوە فەنکشنانێ ئۆکسسیجینت کەمە بێتەوە کەش و هەوات ئەشێوێ ڕادەی شێت تێگەچێت پلەی گەرمات گۆڕانی بەسەریە خاکەکە ڕووتەڵ ئەبێت بە ئاسانی ئەگەر بابێ بە ئاسمانە ئەیبا ئەگەر باران بێ بە شێوەی سەرفێسڕان ئۆف ینی با بڵێن هەمووی ڕائەماڵێ ئەمانم دیاردانە بەدی ئەمە وەکو ڕۆک بەڵام لە ڕووی هەواوە کاریگەری ئەم دۆنۆکسیدی کاربۆن ئەم دوو کەڵە چی دەبێت بۆ ئەو ژینگەی کە مرۆڤ و بوونەوە و بە ڕۆکیشەوە تێیدا دەژین. طبی ئێمە بێ ڕاستی بزانین کە ئەوەی کە هاو بەڵانسەکە ینی بەڵانسەکە لە بینی ڕادەی ئۆکسسیجین لەگەڵ دووەم ئۆکسیدی کاربۆن کە یەکێکە لە غازە کەرەوەکانی جیهان ینی گلۆبال وۆرمین ینی سەرەکی ترین پێکاتی هۆکاری بە گەرمبوونی جیهان دووەم ئۆکسیدی کاربۆن لە هەناسی ئێمە دەرەچێت لە سوتەمەنی نەوتەکان دەرەچێت لە کارگە پیشەسازیەکان دەرەچێت ئەوەی کە ئەو ینی وەکو سینک وایە وەکو ئەمبارێک وایە بۆ کەمکردنەوەی بریتێ لە ڕووەک بەرامبەری ئەو دووەم ئۆکسیدی کاربۆن لەگەڵ ینی گردی ئەو ئەم دوو پێکاتی بۆ تەکا بە ئۆکسسیجین بۆ تەکا بە شکری گلوکۆز و دەستپێکی ژیان لەوانەیە ئێستا ینی با بڵێن لە جیهان ئەوە مەزەندە ئەکرێت کە ڕووەک نزیکەی 116 بۆ 150 با بڵێن پیکۆگرام لە کاربۆن بە شێوەی CO2 ساڵانە کەم کاتەوە کەواتە ئەم ڕووەکە نەما ئەوەنەی تر تۆ ڕادەی دووەمۆکسیدی کاربۆن لە بەرگە هەواکە زیابێ و ئەوەنەی تر بە گەرمبوون زیاکە چکە خەسڵەتی ئەم گازانە ئەوەیە کە هەچی تشکی با بڵێن شەبەنجی ئینفرارێت هەیە هەڵیەمژێ کە هەڵیمژی ئەو کاتە بە گەرمکردن زیاکە و بۆ هۆکارەش ئابینین ئێمە ینی با بڵێن لەو کاتێک کە وڵاتان هاتوونەتە سەر خەت
يعني بۆی کە بە گەرمبوون سنووردارکەن نێڵن لێک پلەونی تێپەڕێت بەداخەوەڵم هەتا ئێستا لە ساڵی 92ەوە لەسەر خەتن نزیکەی 27 کۆبوونەوەی نێودەوڵەتی لەسەری کراوە سێ ڕێکەوتن نامەی گەورە کراوە یعنی ئەوەی کوێتۆ لە یابان ئەوەی پاریس 2015 و ئەوەی گلاسکۆ 2010 کۆمەڵێ بەڵێنی گەورەی راوە بۆی کە ڕادەی دەرچی ئەو گازانە ئێمە لە ڕێی زیاکردنی پانتایی سەوزایی زیاکەن و ئەو سەرچاوانەی کە هۆکارن بۆ دەرچی گازەکان کەم بکەینەوە بەس پێچەوانەی حاڵ بە پێچەوانەوە ڕۆشتۆ بەداخەوە هیچی ئەوانەی گوێی پێنیراوە وە ساڵ بە ساڵ و مانگ بە مانگ ئەم گازانە لە ناو بەرگەهەوا زیاکات و لێکەوتەکانی کە ئەم سووتانەیە چێرەکە لێ لێکەوتەکانی زیاکات و ئاستی ئۆزۆن ناو تیشکەکەمانە زیاکات ئەمانە هەموو کاریگەری نەرێنین. دکتۆر باس لەو پشتێنەی سەوزە کرد و زیادکردنی سەوزایی کرد هەرێمی کوردستان ئیسە ژینگەکەی جنابەت وەکو پسپۆڕێکی زانستە ژینگەیەکان ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستانە چۆن هەڵسەنگانی بۆ دەکرێت و حکوومەت هەرێمی کوردستانی چۆن پێویستە هەڵسەنگاندن بۆ ئەم حاڵەتە لە نەخوازراوانەی کەوتنەوەی ئاگر بکات بە تایبەتی لەو ناوچانی کە پوش و پاوەنی تێدایە. بەڵێ طبی هەندێک جار بەداخەوەڵم هەندێک کەسان هەیە ینی زۆر بە ناتەندروستی بابنن لەسەر پانتایی سەوزایی و ڕێژەکەی قساکەن ئەڵێن گەشتۆ بە ئاستی گەشتۆ بە پێوەری نێودەوڵەتی ئەوە هیچ ڕایەکی زانستی تەندروست نییە. بەڵام جار خۆشیان باسی لێواکەن آخر بە ناتەندروستی باسەکەن ئێمە مرۆڤێک WHO مرۆڤێ بۆ خودی ژیانی خۆی 9 متر دووجای دیاری کردو هەر مرۆڤێک ئەجا تۆ چەند با بڵێن ئۆتۆمبیلت زیاد کرد چەند خەڵقت زیاد کرد چەند چالاشی پیشەسازی زیاد کرد ئەمانەش بۆ نمونە 1 لیتر لە سوتەمەنی با بڵێن بنزین کاتێک ئەزوتێ یا گازۆیل کە ئەزوتێ لیترێک نزیکەی 2 کیلۆ 300 گرام ئۆکسسیژین بەکار ئەبا چێ دروستێکە ڕۆک دروستێکە بەرامبەر ئەوە نزیکەی سەر 2 کیلۆ 400 گرام CO2 بۆ دەرئەکە ئەم CO2 چیە کەمێکاتەوە ئەو ڕووەکەیەکە ئەو CO2 وەکو سنچێک وایە و کەمی ئەکاتوەکو ئاماژەم پێکرد نزیکەی 112 بۆ 150 پیکۆگرام کاربۆن بە شێوەی CO2 کەمەکەەوە کاتێککە ئەمانە نەما ئێمە ئەبینی لە شاری سلێمانی ڕۆژە دوای ڕۆژ دانیشتوانمان زیادێت خەڵکەکەمان زیادێت هەر مرۆڤێک ڕۆژی 2 کیلۆ ئۆکسسیژین هەر مرۆڤێک ڕۆژی 2 کیلۆ CO2 کاتە بەرگەهەوە ئەنجا بارتەقای ئەوەشەکە سەیری تەماشای پانتایی سەوزایەتەکەمان کەین و بگەڕینەوە بۆ بنەماکانی ئیکۆلۆژی کە ئاڵێ ئیکۆلۆژی لە هەموو سیستمێکی ژینگەیە ئەبێ گەورەترین ژمارەت لەو سیستمە ڕوەک بێ ئایا ئەمە بەدیەکەین لە شاری سلێمانی ئەمە بە دڵنیاییەوە بەدی ناکەین ئەو پانتایە سەوزایە چ لەسەر ئاستی ماڵەکانە یا چ لەسەر ئاستی دارستانەکانمان ساڵ لە دوای ساڵ کەمە بێتەوە ساڵ لە دوای ساڵ لە ناو ئەچێت ئەسووتێت ینی بۆ ئامانجی تر بەکار ئەبرێت و لەگەڵیشە ژمارەی ئۆتۆمبیلمان زیاکات لەگەڵیش ژمارەی دانیشتوانمان زیاکە چالاکی پیشەسازەکانمان زیاکە هەر تەنێکی چیمەنتۆ نزیکەی 700 کیلۆ CO2 کاتە بەرگەوەوە کەواتە بەرهەمێنانی تەنێکی چیمەنتۆ ئەگەر بۆ گەرێتەوە چەند دارەدەوێت بوو یعنی لە کاتێکە ئەسە لە شاری سلێمانی ناوچەی بازیان کە ناوچەیەکی کشتتوکاڵی بوو ناوچەیەکی سروشتی بوو یعنی ناسنامەی خۆی هەبوو یعنی ئێستا نزیکەی 40,000 تۆن چیمەنتۆ ئینتاجەکەی لە ڕۆژێکە ئەمە بەدە لە ژماری ئۆتۆمبیلەکان کەواتە تۆ سەیری ئەم هەموو کاریگەرە فشارە بکە لەسەر ژینگەکەت و لەسەر ئاستی ئۆکسسیژینت و دەرچەی CO2 ئایا بەڵانسە بینیت نەخێر من دەمەوێت لەسەر خاکەکەش بستم دیارە سووتانەکان بە تایبەت دەکرد سووتانێکی قورس و قوڵ بێ کاریگەری لەسەر خاکەکەش دەکات لەسەر ڕێگی ڕۆکەکان دروست دەکات ئەم ئاگرانی کە دەکەونەوە کاریگەریان لەسەر خودی خاکەکە چی دەبێت و ئەم ئاگرانە باگرێکی قورسدا دەمرێن کە زیانی بۆ خاکی بۆ نمونە شاخێکی وەکو ئەزمەر هەر شاخێکی دیکە لە هەرێمی کوردستانە کە دروست دەبێت زیانی زۆر دەبێت و چەندێکی پێویستە بۆەوەی کە دووبارە بژانەوە تێدا لەو خاکەیە دروست بێتەوە بەڵێ دەست خۆشەمە پرسیارێکی زۆر جوانە ئێمە طبیعی لەسەر کەش و لەسەر هەوا کاریگەری هەیە لەسەر ئاو کاریگەری هەیە چکە چەنەها فلای ئاش پێکاتەی دەمکۆڵی کە دەرئەچێ لێچێ لەبەر ئۆکسسیژینی تاونیە فلای ئاش دەرەچێت ینی دەمکۆڵە پارتیکلیت ماتە دەرچێت ئەمەسن لەسەر لایانی تەندروستی بەس لەسەر خاکەکە ئێمە بگەڕێنەوە ئەم
ڕووەکە یەکەم ڕێگەکانی کە بەناو تەواوی ئەم خاکە بڵاو بۆتەوە چیەکات دەنگکۆڵەکان پێکەوە بەستێت و دوایەوە لە ناو خاکیشە ئێمە ئیکۆلۆژیش کەمان هەیە کە سۆیل ئیکۆلۆژی پێوتێ چەندەها زیندەوەر و بوونەوەرمان هەیە لە مێرو لەم با بڵێن کرمشتانە کە ئەمانە لە بەکتریا مثل کۆمەڵی بەکتریامان هەیە بەکتریا ئازۆتۆبەکتەر بەکتریا ڕایزۆبێم کە ئەمانە بەس ئەرچیان چییە يعني جێگیرکردنی نایترۆجین لە نایترۆجین لەم هەواکە وەرەگرن تەنها ئەوان ئەتوان هیچ کارگەیەک ناتوانێت بکە لە هەواکە وەرەگرن ئەهێن بەڕوەکەکە کەواتە ئەم خاکت بۆ جێگیر ئەکات کاتێک ئەم خاکە ئەسووتێنرێت یعنی بۆ قوڵایەکی زۆر تۆ سۆیل ئیکۆلۆژیت یعنی وێران کرد شێواندن هەچی بوونەوەرەکانت هەیە لە ناوبرد قڕێ کرد بۆیە من ناومنا ئیکۆسایت یعنی بەس دارەکە نەسووتە بەڵکو ئەو دارە لانەیە بۆ چەندەها بوونەوەری تر چەندەها داو دەرمانی لێ ینی کاتێ بوونەوەرەکانی ترەگەڕن لانەیان نەما بەشێکی ڕاستە خۆ ئەسووتینە فریا ناکەی خۆ بەشێکی کۆچ ئەکات و ئەوەی کە لە ناو خاکەکە هاتە یعنی با بڵێن ژمارەیەکی زۆر ینی لە دەست ئەچێت کاتێک ئەمانێ ئەو خاکە بە تایبەتی خاچی ناوچەی ینی با بڵێن بەرزاییەکان شەلۆ سۆیاڵە ینی با بڵێن ئەستوورەکەی کەمە هەمووی خۆی لە 20 سانتینە میلە و 20 سانتینە نزیکەی 1000 ساڵ دروست بووە 1000 ساڵ دروست بووە ئەمە ینی بە پێکاتەکانیەوە بە پێکاتە خۆراکیەکانیەوە بە زیندەوەرەکانیانەوە بەشی زۆری لە ناو ئەچێ ئەم خاکە کاتێ بمانەوە ڕفرێش بێتەوە وەکو بگاتەوە بە دۆخی جارانی باوەڕتە بێ سەر و 56 ساڵ توێ چکە بەقەی عمری دارستانەکان تۆ کاتتەوێ هەتا ئەوە ڕفرێش بێتەوە لەم کاتێکی ئێمە دووچاری گۆڕان و کەش و هەواش ئەبین ساڵ لە دوای ساڵ ئامان کەمە بەگەرمبوون زیاکات کەواتە ئەوە کاتێک لە بارودۆخێکە گەشەی کرد و گەیشتووە ئەو بایۆماسی دروست کردووە کە بارودۆخ سروشتی بووە بەڵام ئێستا بارودۆخش ناسروشتیە وەخاکەکەشن ناسروشتیە چەندە یاری ڕفرێش بێتەوە یعنی کارێکی زۆر ئەستەم زەحمەتێک و یعنی لە مەودایەکی کورخایەن لە کاتێکشیە ئێمە ڕۆژ لە دوای ڕۆژ فشارمان لەسەر ژینگە بە شێوەیەکی گشتی زیاد کرد. بەڕێز دکتۆر ساڵح نەجیب مەجید پسپۆری زانستە ژینگەکان زۆر سپاس بۆ ئامادەبوون بۆ زانیاریەکانت دکتۆر. سپاس بۆ بەڕێستان ئومێ دەکەم هاوڵاتی ڕۆڵی هەبێ ینی سوودمەند بێ لەوەی کە ینی بە حەقت ینی ژینگە ژیانێتی ژینگە ژیانێتی ئێمە بوونەوەیەکی زادەی ژینگەی و ژیانمان بەردەوانیمان وابەستەیە بە تەندروستی ژینگەوە تەندروستی ژینگە نەمێنێ تەندروستی ئێمەش نامێنێ. دووبارە سپاس بۆ ئامادەبوون دکتۆر. خۆشەویستان سپاس بۆیش کە تا ئێستا بینەرمان بوو.